بەناوبانگیمان ئەوڕۆ دووهەم ڕۆژی کۆنفرانسی IDCL لە ئۆکسفۆرد لە بریتانیا لەگەڵ کاک دکتۆر لێرە وەک بەشدار بووین لە کوردستانەوە تایبەت هاتوون بۆ بەشداربوون لەو لە IDC کە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە ساڵانە لە ئۆکسفۆرد ئەنجام دەدرێت. الحەمدولیلا ئەوڕۆ لە ڕۆژی دووەمە زۆر زانیاری نوێ و باشمان بەدەستکەوت و ئێستا پاش چارێک لە 20 دقیقەی مخافەرێکی نوێ گرنگ هەیە کە لەلایەن برونەر دیلیمانز پرۆفیسۆر برونەر دیلیمانزی بەلجیکی پێشکەش دەکرێت. ئەوش لێکچەرێکی زۆر گرنگە و دواتر ئینشاءالله لەگەڵ کاک دکتۆر برونەر دیلیمانزی دکتۆری بەناوبانگی بەلژیکای لە بواری شتەکەی قەڵەوی قسە دەکەین بۆ ئەوەی بتوانین کۆنتاکتی لەگەڵ دروست بکەین بچین لە بەلژیکا وەکو خەستەخانەی مهرەبانی ترینینگ بکەین لەوێ زیاتر وەکو عەمەلی بەشدار بین و مانگی دێش لە کۆنفرانسی نێودەوڵەتی لە نەجەف بەشدار دەبین و ساڵانە لەو کۆنفرانسە ئینشاءالله بەشدار دەبین بە هێوای لە کۆنفرانسی ئیفسۆی نێودەوڵەتی کە ساڵانە لە وڵاتانی ئەوروپا و ئەفریقا و ئەمریکا ئەنجام دەدرێت بەشدار دەبین ئینشاءالله و بەردەوام دەبین لە بەشداربوون و چارەکیانە بۆ دەستکەوتنی زانیاری نوێ و زانستی نوێی سەردەم بۆ ئەوەی بتوانین ئەو تەکنۆلۆژیا نوێیە بیگەینە کوردستان و نەخۆشخانەی مهرەبانی. دەستخۆشتان لێ دەکەم خدا موفقمان بێت خوا پشتمان بێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی